بەشی دووهەمی کۆبوونەوەکەمان تایبەت بوو بەو ڤایرۆسی کۆرۆنا کە ئێستا لەسەر ئاستی نێودوڵەتی باسی لێوە ئەکرێ و ئەو ڕێنمایی و پێڕەوانی کە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان و ڕێکخراوی تەندروستی جیهانی دەری کردوون پەیوەست بە پارێزگای سلێمانی بە سوپاسەوە چ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی چ فڕۆکەخانە چ ئاسایش و لایەنەکانی تریش هەماهەنگ بوون بۆی ڕەزدی ئەو بەڕێزانە بکرێکە لە وڵاتی چینەوە ئەگەڕێنەوە و لەژێر چاودێری وردی تەندروستیا بن کامە لە پێناوی بەرژەوەندی خۆیان و لە پێناوی بەرژەوەندی گشتیایە بۆی بتوانین سیستەمی خۆپاراستن بە هێز بکەین و بتوانین هەموو کەسێک لە دڵە ڕاوچێ و لە توژبوون بەو نەخۆشی پەتایە دوور بخەینەوە باسی لێوەکرا ئێمە وەکو لەم کۆبوونەوەیە بڕیاردرا ئەو ئەرکانەیەکەوێتە سەر بەڕێوەبەرایەتی تەندروستی جێبەجێیەکە ئەوەیەکەوێتە سەر فڕۆکەخانە جێبەجێیەکە ئەوەیەکەوێتە سەر ئاسایش جێبەجێیەکە ئەوەیەکەوێتە سەر پارێزگای سلێمانی لە ڕووی لۆجستی و دارایی و ماڵیەوە بەپێی توانایی خۆمان پشتیوانی تەواویانەکەین